کچەکانمان کەزیمان کردیە بەوەی ئەو کەزی کە بڕرا ئەوان یەک کەزیان بڕی و ئەمە هەزارەها کەزی دەهۆنینەوە. بەشێک لە خوێندکارانی زانکۆی کوردستان لە هەولێر وەکو پاڵپشتێک بۆ کوردانی ڕۆژئاوا لە بەردەم زانکۆوە تاوەکو بەردەم پارکی شانەدەر بەڕێپێوان و باوتنەوەی ماشێتی جیاوازە سەر شەقام دەڕۆن بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا. دروشمەکان جیاوازن. ڕۆژئاوا ڕۆژهەڵاتە کوردستانیەک وڵاتە بژی بەرخودانی ڕۆژئاوا و چەندین دروشمی دیکە. جایەکێک لە خوێندکارەکان لێرە ئێسلااوت لێبێت ئەگەر باسیەوە بۆ بکەی زۆر بە حەماسەتەوە دروشمەکانی ڕۆژئاوا دەڵێنەوە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی کوردستان ویسمان ئەمڕۆ هەڵوێستمان هەبێت دەربارەی ئەو شتانەی کە لە بەرامبەر ڕۆژئاوا دەکرێت کە ڕۆژ بە ڕۆژ دەبینین شتی ناشرین و شتی ناخۆش بەرامبەر ژنان و منداڵان و پیاوانی ڕۆژئاوا دەکرێت کە هەمویان کوردن و هەر خەڵکی ئەم کوردستانن. ئیدی ئەمڕۆ هەمومان کۆبووینەوە وەکو قوتابیانی زانکۆی کوردستان و کچەکانمان کەزیمان کردیە بەوەی ئەو کەزی کە بڕرا ئەوان یەک کەزیان بڕی و ئەمە هەزارەها کەزی دەهۆنینەوە. ئیدی ئێمە دەمانەوێتن وەکو یەک دەنگ یەک پارچە بچین بەرەو شانەدەر و لەوێوە بڵێن کە ئێمە کوردین و کوردستانین. باشە گربوونەوەی لەو شێوە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا تا چەند کاریگەری دەبێت؟ بێگومان کاریگەری زۆری دەبێت چونکە ئێستا ئەگەر ئەمە لێرەوە نەتوانین بچینە ئەوێن دەریش بچینە ڕۆژئاواش لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەگەر میدیاکانی جیهانی ئەوانە ببینن بێگومان کاریگەری زۆری دەبێت. زۆر باشە دەستخۆش بیت ئەمە قسە یەکێک لەو خوێندکارانەیە کە بۆ خۆی و بە کەسیەکەی سەرشانی لە زانکۆی کوردستانەوە تاوەکو بەردەم پارکی شانەدەر بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بۆ پاڵپشتی بۆ ئەو کتە شەرڤانەی کە کەسیەکەی بڕا ڕێپێوان دەکەن.